خۆشەویستانی کورسان نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پێکەوە بەرنامەیەکی تایبەتی پانۆراماتان پێشکەشەکەین. هەڵبژارنی پەرلەمانی کوردستان چی لە دۆخی هەرێمی کوردستانە گۆڕێت؟ پەیوەندی نێوان هێز و لایەنە سیاسیەکان چێ دەبێتە فریاد ڕەسی چارەسەرکردنی ئەم دۆخە؟ ئەگەر پەرلەمانێکی ئەکتیڤ و چالاک و کارامان هەبێت دەتوانێت چی بکات بۆ خەڵکی کوردستان؟ ئەو خراپی ژیان و گوزەرانی خەڵکە کە لە ماوەی ڕابردوودا تا ئەمڕۆژ بە پچڕپچڕی موچە دابەشکردن و ئەم مانگە مانگی داهاتوو بۆ مانگی داهاتوو گەرانتی و زەمان نییە، چێ لی بەرپرسە؟ چۆن دەتوانرێت ئەم دۆخە ڕێک بخرێتەوە؟ هەر بەجددی ئەوەی کە جاران ئەیانوت ئێستا قەوارەی هەرێمی کوردستان بەهۆی ناکۆچی و ململانەی ناوخۆیەوە مەترسی لەسەر نییە؟ لەگەڵ بەڕێز چۆمان محەممەد پسراوی ژووری دیبلۆماسی بزوتنەوەی گۆڕان گفتوگۆکەین. کاک چۆمان زۆر سپاس. زۆر سپاس. من لێ پرسیاری ژووری یاسایی قەیناوە داوا لە برادرانەکەم دڵم نەشێنن ئەو پۆستەش بالای تۆ بێ. زۆر سپاس. سپاس تۆ خۆت کەسایەتێکی هەیت بێ پۆستیش بم ناساندیتە هەر دیاریت. زۆر سپاس. گەورەی خۆتانە. گەورەی خۆتە. کاک چۆمان من ئەمەوێت لەوە دەست پێ بکەم. دۆخی هەرێمی کوردستان لە هیچ سەردەمێکە چێ ئێستا ئەتوانین بشوبێنین بە سەردەمێکی ترەیان دۆخێکی تایبەت و دژوارە؟ بڵێ سەرەتا بە ناوی خوا سپاس بۆ هەمیشە بۆ کورساتی ئەزیز کە هەمیشە وتومانەکە ماڵی هەمووانە. لە ڕاستیە دۆخی ئێستای هەرێمی کوردستان ینی لەوانەیە زۆر وەصف و یان باسکردن هەڵ نەگرێت، ینی لە سادەترین پێناسەیە لێوان لێوە لە قەیران. ئیتر جا قەیرانەکان سیاسیە، سالوسڕی پەیوەندی نێوان حیزبەکانە، چەق بەستویی حکومڕانیە، نەمانی دامەزراوە شەرعی و ئەوەیە، ئەنجام نەدانی هەڵبژاردنە، چارەسەر نەکردنی کێشەی موچەیە، نەعەدالەتیە لە خزمەتگوزاریەکان. ینی ڕیزیکە. ینی ئەگەر ئەم بەرنامەی جەنابە گریمان 40 دقە بێ ئێمە توانین تا 40 دقە پۆلەندبەندی بۆ قەیرانە جۆر بە جۆرەکان بکەین. وا بۆیە ئەم تەوقیتەی کە ئێستا ئێمەیتیان جیاوازترە لە قۆناغەکانی ڕابردوو، جیاوازترە بۆ مانایی این دۆخێکی نێودەوڵەتی ململانێکی نێودەوڵەتی لەسەر ئاستی دنیا هەیە بۆ دابەشکردنەوە یان دووبارە سیاقەکردن ئەم مەنتیقانە. دۆخێکی ئەقلیمی هەیە، ئێران لەلایەک، تورکیا لەلایەک، ئەمریکا بۆ حزوری عێراق، پەیوەندی نێوان هەرێم و بەغا لەلایەکی ترەوە. بەدبەختیەکەش پەیوەندی نێوان حیزبەکانی حیزبە کوردیەکان لەناو ئەم پارچەی کە ناوی هەرێمی کوردستانە لەلایەکی ترەوە هەموو ئەمانە لە پاشەکشێ و لە دۆخێکی ناهەموارایە. ینی تۆ سەرنج بە لە سادەترینیانە. ئێستا ئێمە کە ئێستا لە حزوری جەنابتانە قسە ئەەکەین نزیکی 160 ڕۆژە موچەی مانگی حەوت نەدراوە. ینی ئەمە کە موچە بڕبڕی ڕاگررتنی باڵانسی کۆمەڵایەتی ئابووری ئەم مجتەمەعی ئەمەیە. ئیتر بە هەڵە بوو بێ بەڕاست بوو بێ موچە خۆرێکی زۆرت هەیە، خانەنشینێکی زۆرت هەیە، مجتەمەعەکەت واکەوتوتەوە. باشە ئەبێ کێ لە خەمی ئەم بابەتایە چۆنی چارەسەرەکرێ؟ ینی موچەخۆر و فەرمانبەران و خانەنشینان حیاتیان نەماوە 10 ساڵە بە کولەمەرجی بە هەچی تێستی تاقیکردنەوەی بەسەریان نەهێنراوە، لە پاشەکەوتەوە بۆ لێبڕین بۆ ینی هەموو فۆرمێکیان تاقی کردوتەوە لە قەراری مەحکەمەی ئیتیحادیەوە لە مۆزوعی تەوتین هاو بەسەریان مۆزوعی ئەژماری من زۆر شتی هاتوتە بەسەریە. ینی ئێستا لە نەتیجەیە ئەوە ئێستا ئێمە 6 ڕۆژە مەعاش دابەش نەکراوە. یەخەی چی ئەگری بۆ ئەم بابەتە؟ یەخەی حکوومەتی هەرێمەگری ئەڵێ بڕۆپاوە لە بەغایە بە بەغاڵی کاکەڵە منەوە قەراری مەحکەمەی ئیتیحادیە جێبەجێیەکەم ئەبێ داهاتی ناوخۆ بنێرن کە حکوومەتی هەرێم ناینێرێ، ئەبێ تەوتین بکرێ لە ڕێی بانقە فەرمیەکانە ئەوان چون ئەژماری منیان خودت کردوتەوە بۆ ئەم پرۆسەیە بۆ کاسبی دۆزینەوە بۆ بانقەکانی خۆیان و ئەمە ئەوە کراوەیە سەدا مۆزوعی نەوت. من مەبەسم چییە؟ لەو مۆزوعا کە مۆزوعێکی حساسە ئەبێ زۆر بەڕوونی بوترێ. حکوومەتی هەرێمی کوردستان شکستی هێناوە لە چارەسەرکردنی کێشەی موچەخۆران و خانەنشینان، شکست هێناوە. ئەمە ساڵێکت نییە و دوان نییە و سیان نییە و چوار نییە و ئەمە 5 ساڵە تۆ ئیداری ئەمر ملانیانە لەگەڵ بەخایی شکستی هێنا ئەو تازەترینیانە. خۆم ئێستام قسەیەکەین ئەڵەن کاکە ئەرێەوە قسانەکەنەوە لە حکوومەتانین گۆڕان بەشێک نیە لەم حکوومەتە، بەڵام ئەبێ ڕاستی بە میلەتەکەی خۆمان بڵێن لە چارەسەرکردنی کێشەی موچەیە ئەم کابینەی حکوومەتە شکستی هێناوە. شکستی نەهێنایە فەرموو پێمان بڵێن ئێستاوە 6 ڕۆژە مەعاش دابەش نەکراوە سولفەیەک هاتووە کەی دابەشەکرێ ئەڵەن وڵا دووشەممە لەوانەیە ناو بڵاوکرێتەوە ئەو ئەیکەی مانگی هەشکەی دێ هیچ زانیاریان نییە. ئەم کێشەیە چۆن چارەسەرەکرێ؟ هیچ زانیاریەکان نییە. ئەلتیزامەتەکانی خۆتان چۆنی حەلەکەن؟ وڵا ئەوە شەر ئەیبەن و ئەیهێنن هەر مانگە
هەر مانگە بە پاسا و بیانوویەکەوە مەوزوعی قوتەکەنەوە جارێک ئەژماری من جارێکەوە تازەترینیان ئەم مەهزەلەی زیادکردنی ناوەیە ئەمە مەهزەلێ ئەن قەستوا ئەکەن هەستەکەی لەبێ سەروبەریە لەبێ پلانیە بەشێکی بێ پلانیە بەشێکی بە مەرامی حزبیە بەشێکی ئەوەیە نایانێ میشە سەر بگرێ چکە ئەوان پێیان وایە گەر موچە و شایسەدارایەکان بەتیدی خۆیان لە دەستی خۆیانە نەمێنە کە حسابیان بۆ ناکە بەشەکەی تریشی ئەوە تانی ئەگەر ئەجەندای حزبی نەبێت تۆ تعینات نییە بۆ مامۆسایانی وانە بێش تازە بە تازە نوقڵانی ئەوە لێن کردومان بەگرێ بەست ئەم نوقڵانە لەیانە بۆ بەگرێ بەستکردنی ئەمە والله ئەیانتوانی 3 ساڵ پێش سەبیکەن والله ئەیانتوانی 2 ساڵ پێش سەبیکەن ئەمە عەقدە ئێستا نوقڵانی ئەوە لێن کەڵەن بەگرێ بەست کردومان ئەی بۆ نەتان کرد بە هەمیشەی بۆ مامۆسایانی گرێبەست و بۆ خەڵکەکەی تر ئەوە نییە تعینات نییە بۆ یەکەمەکان نییە بۆ خەڵکی ڕەشوڕود نییە ئەوە بکە بەس تۆ لە مانگ و دوو مانگە باسی تعیناتی 30,000 کەس ئەکرێ ئەمە چ حکومڕانیە کە کاک زانەی بەڕێز ئەمە چ ئیدارەدانێک کە کاک زانەی بەڕێز بەخاش لێەوە پێتەڵێ فەرقی ئەم مانگەت لەگەڵ مانگی ڕابردووە تۆماری ئەم مانگە لەگەڵ دوو مانگی ترە ئاسمان و ڕێسمانی فەرقە ئیکە ئەمە ئەبینی ئەمە دەرەکەوێ عەمدەنە ئیهمالیە ئەجەندای حزبیە نایانێ ئەم مۆزوع حەل بکرێ ئەگەر بیانەوێ حەل بکرێ مبەڕیدەکانی بەخا بڕن ئەگەر بیانەوێ حەل بکرێ مبەڕیدی بەخا برن ئەبڕن خۆ ئەم قسانەش کە یەکەین ئەڵەن ئەمە والله ئەمانە جاشن ئەمانە خۆفرۆشن ئەمە حکومەتی خۆیان خۆش ناوێ وڵی خۆمان لەوان بە دڵسۆسر بۆ ئەم گەل و نیشتیمانە ئەزانین بەڵام و ئەشزانین بەخا هەنێک کات بڕۆبیانوەگرێ بەم دۆخە کاک زانە بڕۆبیانوەگرێ ئەگەرنا ئێستا تۆ دیوانی چاودێری بەخا ئەڵێ بۆ نمونە 30,000 زیاوە ئەڵێ نەوەڵا 50,000 ناوی دووباریان ئەمانە ملاحەزەمانەیە ئەمەی جاگەر و پارەکە بنێرە بۆ خەڵکی تر پارەکە بنێرە بۆ خانە نشینان پارەکە بنێرە بۆ فەرمانبەران لەم کێشمە لە نەتیجەیە حکوومەتی هەرێمی کوردستان فەشەلی هێناوە ساقط بووە دەرنەچۆ لە چارەسەرکردنی کێشەی موچە خۆران تۆ موچە دابین ناکەی خەڵک داوای دەوری دووەمیشی لێکە هەر ڕاستی بووە لە دەوری دووەمیش ڕاستیش بووە کاک زانێ بڕچکە دەوری یەکەم 4 ساڵەکە بوو ئێستا لە دەوری دووەمایە کە تەمەنی پەرلەمانیان درێژ کردەوە حکوومەتەکەش بەسەریاوە بوو حالیانە و چەند ڕۆژەی ڕابردوو پۆلی دوانزەکان لە دەوری دووەما بوون وانە بێگومانەوە بۆ پۆلی 6 فرسەتێکەیە بەس ئەمان ئەو فرسەتەشیان پێدراوە هەر ئیدامە بە ڕاستەبوونەکەی خۆیانێن هەر ئیدامە بە سیاسەتەکەیان کە بۆیە ئەم دۆخە کە جەنابەت فەرموو لە هیچ زەمانێ ناچێ تۆ پێویستی بە دەلاقەت وەزینەوە هەیە پێویستی بە ستراکچەر و دیدگایەکی نوێ هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەمە تۆ پێویست بەوەی ستافێکی نوێی وەزارەت و ئەنجومەنی وەزیران و ئەمە هەیە بزان دیدگاکانی لەگەڵ حکوومەتی عێراق چۆن گۆڕێ بۆ مۆزوعی موچە بۆ مۆزوعی پێشمەرگە بۆ مۆزوعی خانەنشینی ئینای تۆ مۆزوعی خانەنشینی ئێستا تۆسێ دیسانەوە مەهزەلەیە یعنی قایمە ئەنێری بۆی هاوتایکی لەگەڵ بەخاکە هەر نەیانەکرد هەردوو لە ڕووی تەنابتان و بینەرانی بەڕێز بە شەق پێیان کراوە ینی ببورەم جملێ شەڵان هەندێک دەستەواشە بۆ ئێمەمانانیش نەچێت بەڵام بۆیە واڵم بە ناچاری پێت کراوە چیەکەی لێبڕینەکەی بەغانێری لێبڕینی لە ئەوەی بەغانێری زیاتر لەوەش تۆ دینارێکی سنووقی خانەنشینی پارەکەی لەکوێیە کاکزانە بۆ کوێت بڕیوە ئەم سنووقە لەم کابینەی حکوومەتەیە بڕیار نەبوو دروست کرێ ئێوە کابینەکە تەواو بوو کابینەکە تەواو بوو سنووقەکە دروست نەکرایەوە کێمە گلەیە لە وەزارەتی دارایی و لە ستافەکەی ئێمە و لە یەکێتی و لە هەموو لایەک بۆیە ئەم دەلاقە دۆزینەوە تێپەڕانی ئەم دۆخە پێویستی بە حکوومەتێکی تازە پێویستی بە پەرلەمانێکی تازە ئەمە وەکو دیوە حکومڕانی وەرە بۆ دیوە سیاسێکە بەدبەختێکە وەرە بۆ دیوە سیاسێکە ئەمڕۆ ببوورەگەر ئەمڕۆ ئێمە لە حەدەسێکی مێژوویان بە نمونە ئێمە لە دیوە سیاسەکە تازە بە تازە قەتماخی هەندێک بیرهێنانەوەی مێژوێنینەوە کە پڕاوپڕە لە خیانەت و لە جاشێتی ئەوانە بە دەستکەوت بۆ میلەتی خۆمان بفرۆشینەوە خۆ ئەگەر ئێمە قسەکەی من دیفاعکردنیم لێچێتی لێچێتی خۆی ئەبێ قسە بۆ دیفاع لە ماهینی خۆی کا بەڵام تۆ دوژمنی ئەم خاک و وڵاتت هێناوە ئەهێنیتە سەر هەرێمی کوردستان و ئابم فۆرمە مامەڵاکی تۆ بەسەر چاو ڕووداوی مێژوو بڕۆی بەڵام ئەبێت بەو جۆرە نەڕۆ ئەبێت ئەوانە بەڵام ئەبێ ئەوەی کە ئیستا ستایش و پیاهەڵدان بە هەندێک ڕووداوی مێژووە کابێت سەر لوتیان ڕەش کرێ ئەبێ نابێ ستایش بە هەندێک خیانەت و بە هەندێک هەڵسوکەوت و هەندێک ڕووداوی مێژووە نابێ بکرێ جا ئەمە یەکێتی بیکە پارتی بیکە گۆڕان بیکە هەر لایەنێکی سیاسی لەم جا من مەبەستم چییە؟ ئەمە دۆخی پەیوەندە سیاسیەکەی نێوان حیزبەکانە سەرنج بە گەشتۆتە ئاستێک
کوردەواری ئەڵێ ئێسکشکانن ئەوەشی تێپەڕانەوە ئێستا ئێسکوشتیش نەماوە لە حەچی مەبادی قەومی و هاڕاوە ئەدرێ لە حەچی مەبادی قەومی. ئێستا یەکشت بڵێن کاک چۆمان دیوە سیاسەکەی دیوە حکومڕانیەکەی هەر بەڕاستی کاتی ئەو نیە لەو چەماوە داخراوە لەو بازنە داخراوە بێتە دەرەوە دۆخەکە ینی بە هەردیوە کابکەوێ ینی ناکرێ بەو شێوەیە ئیدامە بدرێ. ئەم ئیدامەدانە تاکەی ئیدامەدرێ لایەک پەرلەمانت نییە لایەک حکوومەتی کاربڕێکەرە ئەنجومەنی پارێزگاد نییە حکوومەتی هەرێم و وەزیرەکانی بە باش و بە خراپە لە دەرەوەی ڕقابن بە باش و بە خراپە لە دەرەوەی چاودێرین بە نەعەدالەتی جوگرافی لە دەرەوەی چاودێرین ئێوە بینەوە سلێمانی و مەنتیقانە سێ ئەو مەنتیقانی پارتی ئۆشکە بەدبەختی ئەو مفارەقەیە ڕقابەش نییە. ئەم دۆخە وەرە بۆ پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان باشە قوفڵێکتان ناوە لە ئینتیخابات هەر جارە و بە بیان و دوایەخەن ئینتیخابات ناکەی موچە چا ناکەی دۆخی ئەمنی ئەوە حاڵێتی خزمە گوزارەکان پێشەش ناکەی پەیوەندی نێوان لایەنەکان خراپە کێشەکانی نێوان هەرێم و بەغا ئاوەزعێتی مەترسی لەسەر ئەمنیەتی ئەم هەرێمە هەیە مەترسی لەسەر پارێزگاکانی هەیە ئەوە واز لە ئەو لەشکرکێشی و پێشێلکاری سەروەری ئەم هەرێمی کوردستانە بێنە خۆ ئێستا کاکزانە شتێک هەیە پێڵن ئاسایشی نیشتیمانی ئەمنی قەومی وەڵڵی هەر بۆ بەگاڵتە ئامێ ئێستا ئێمەمانن کە باسی ئەمنی قەومیەکەن خەڵکێکەڵێ ئەرێ کاکێکەوە بەڕاستانە باسی سەر زەوی و ژێر زەوی و ئاسمانی و زەویەکەی بە درۆن و بە تەیارە و بە پزرێپۆش و بە سوپا و بە هەمووی تەراتێنیانە لەم هەرێمە ئەوەش وەزعی ئەو دۆخە ئەمنیەیە باشە هەر ئەشتەوێ ئاوا ئیدامەی پێبەی بەرگە ناگرێت کاک زانای بەڕێز خەڵکیش دۆخی خراپ بێ و خەڵکیش ئەوە بکە خۆ ئێستا ئێمە قسانەکەین و ئەوە ئەڵەن وەڵا کاکە خۆ دوای دنیانی ئەم وەزە هەروە ڕۆشت و هەر چانابێ لەوانە نییە گۆڕانکاری گەورە ڕووبا بەڵام خۆ گۆڕانکاری گەورە ژوونەیە کاک زانای بەڕێز ئەبێت تەقەلوب بە مۆزع بکرێ ئەم وەزە خراپە بە هەموو ڕوویە خراپە بە هەموو ڕووەکانی و خراپە ئەبێت ینی جۆرێک لە تەجاوزکردنی ئەم دۆخا بێ ئەمە بە چی ئەکرێ ڕێگە زۆرە بۆ ئەم بابەتە هەندێکی بە شۆڕشە بێ بە لەشکرکێشی سەربازیە بێ بە پەلاماردانە بێ سادەترینیان مەوزوع ئینتیخاباتە ئەوەی کە زۆر بێکێشە بێ ئەوەی بێسەرێشە بێ کە خەڵک ڕۆڵی هەبێ لە دەنگانە ئەم دەلاقەیە بم دەم خۆش ئەم دەلاقەیە ماوەتەوە ئەگەر بتوێ بیکەی جا لەبەرەوە پێم وایە گەر ئێستا من بۆیە ئەو جوان تەوزیفت کرد ئێستا خەڵک ئەڵێت باشە ئەگەر هەڵبژاردنیش کرا چی لە ژیانی منە گۆڕێ چی لە ژیانی خەڵکە گۆڕێ لە هەرێمی کوردستان چی لە ڕاستکردنەوەی ئەو دۆخە حکومڕانی ڕاستکردنەوەی دۆخە سیاسی ئەگۆڕێ کاک چۆمان پرسیارێکی زۆر جوانە و خەڵکیش لە ڕابردووە مارانگەست و تەجروبەی ئینتیخاباتی کردووە بۆ ئێمە خۆمان ناخەڵەتێنی لەناو واقعەکە و لەگەڵ خەڵکی خۆمان نین ئەڵێن ئینتیخابات گۆڕانکاری ڕیشەی نهێناوەتە گۆڕێ بەڵام باشە بەسەر چاوە تەواوە بەس ئەگەر ئینتیخابات نەکەی ئەم دۆخە هەر ئاوە ئەڕوا کە خراپتر بوو کەڵەکە بوو لەوانەیە بە ئینتیخاباتی چارەسەر نەکرێ بەڵام ئەم زەمانی کە ئێستا قسەی لەسەرەکەین کاکزانە چارەسەرکردنی مەوزوعی ئەم دۆخە چاقبەستوێ لەوانەیە بە ئینتیخاباتەکە هەندێک گۆڕانکاری ڕووبە بە تایبەتی تۆ پەرلەمانێک دەبێ هۆیسە پەرلەمانیشە نییە با باوان نەڵێن وڵی ئەو قسەیە ماینی گەرانێکی گەورە شەڵێن پەرلەمان هەبێ و نەبێ کۆمەڵێ موچەخۆر و بارگرانی بۆ سەر خەڵک زیاد ئەم قسە بێتاقەتی دروستەکات ڕاستە ئەمە بە عەمدەنیش دروست کراوە کاکزانە بە عەمدەن دروست کراوە بۆی کە بڵێن ئەوە تا چەندێکە پەرلەمانیش نییە وڵاتە ڕوا بەڕێوە بەس تو ویژدانتان ئەمە وڵات ڕۆژ بڕێەوە تو ویژدانتان ئەمە وڵات ئاوا بەڕێەوە 89 ساڵە یاسای موازنە و نەبێ نەزانی چۆن پارە سەرفەکرێ ئێستا ئێمە پێویستمان بە دەرچوانی کۆمەڵی قانون هەیە لەو پەرلەمانەوە پێویستمان بۆیە ئەگەر وەزیرێک پێی لە ڕێرە کێشا نەعەدالەتی کرد بەرامبەر بە شوێنەکان تەجاوزی سوڵتەی خۆی کرد ئەرەچی ئەبێ ڕقابەی لێ بکە ئەم حکومە عورفیە چکۆمە ئیدامەدانە بە حکمی عورفی کاکزانە بەڵێ جۆرێکە لە حکمی عورفی بێگومان حکمی عورفی ئەگەر ئەعلان نەکراوە بەڵێ ئەعلان نەکراوە بەڵام لە واقعە بەڵێ لیسان الحال ئەفضل من لیسان المقال لیسانی حالی ئێمە ئێستا وایە ئەم جۆ حکمە عورفی ئابەم فۆرمە پەرلەمانت هەبێ ئەوان نابێ حتا ئەگەر پەرلەمانێکی لاوازی ئەوەش بێ کە من پێم وایە ئەم جارە وەزیفەی پەرلەمان جیاوازترە بێ وەزیفەکەی ئەرکەکەی کۆمەڵێ لەوانەی خەڵکی باش بڕوات ئەرکەکانیان لە بە تایبەتی لە ڕێخستنەوەی پەیوەندی نێوان هەرێم و بەغا یەکتە سەر ئاستی وەزارەتەکان تۆ ئەم کابینێ حکومەتە نەیتوانی سەرکەوتو نەبوو لە چارەسەرکردنی کێشەی موچە و شایستە دارایەکان و ئەوە با فرسەت بین بە کابینەی داهاتوو بزانین ئەو چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرساکە باشە با بزانین دەرئەنجامەکان چۆنێ بێ ئایا هەتا ڕۆژی قیامەت هەر پارتی وێچێتی هەر پارتی یەکەمە و یەکێتی دووەمە بێ و حزبەکانی تریان بە ئەی خۆ لە ڕابردووە گۆڕان پێش یەکێتی کەو بە نمونە من بەسمەوەی با تاقی بکرێتەوە ئەم بابەتە جوڵەیەک دروست بێ تا ڕۆژی قیامەت هەروە نابێت کاکە گریمان هەرواژ بوو خۆ تەشکیلی حکوومەت لەوانەیە بۆ فۆرمەی ڕابردوو نەمێنێتەوە ئەو کەڵەگایی هەبوو لە
تشکیلکردنی حکومەتە و بێمنەتیە من ئەم بەشداری پێ ناکەم و بەشداری پێ ناکەم ئەوە نامێنێ ینی من پێم وایە ئەوە نامێنێت چکە لە ڕابردووە هەبووە وەڵام من ڤیتۆم لەسەرم حیزب هەیە وەڵام ڤیتۆم لەسەرەوە بەشداری نەکە کورە کارەساتەکە لەوە گەورەتر بەسەر چاوباوە حیزب بەشداریکە بەڵام با جەناب بکاک زەنا تۆ مافە نییە پۆستی هین وەرگری سەی و پێ لە ڕاکێشانەکە یعنی تەدەخل و دەخالەتەکە و نەسۆر بووە ڕێگەشی یاکانتی دیدانە خۆی ئەمە باشە ئەمەش ئەم پێم وایە ئەمەش کۆتایی پێیە بە فۆرمێکی لە فۆرمەکان ئەمەش کۆتایی پێیە کە ینی ئەوە بە ئەبێ فرسەت برێتەوە بە کابینەی داهاتوو بە پەرلەمانەکەت لە هەمووشی گرنگتر ئەم دۆخە چەق بەسووی کە ئێستا هەیە حزبەکان ئێمە حزبەکان ئێستا خەریکی چین معارەزە خەریکی چییە نەوەڵا لایەنەکانی تر کە تۆ شوێنت نەبێ بۆ تەوزیفکردنی کای سیاسی حزبی پەرلەمانت لێ داخرێ و ئەو کای حکومەتەکەت بێ ئەوە بێ خەریکی چێبی بۆیە ئەم دەلاقەیەش بۆ کاری حزبی بۆیە منە بازنێکی داخرا هاوڵاتی شەست بۆکە هەست بەکە ئابەیەکی گەوراکە مەسەلەن سیاسیەکانیش بەشێکی کەوەی بازنەکە داشخراونج نییە چکە تۆ لە نقطەیەک دەستی پێکە دەگەیتەوە بۆ نقطەیە ئێمە لەو نقطەی دەستمان پێکر و ناگەین بەوە ئەچین بۆ پاشەکشێ ینی گەڕانەوەکە خولانەوەکە بۆ پاشەکشەیە بۆ نقطەکانی دواوە ینی ئەمە بۆیە ینی خولانەوەش نییە بە دەوری خۆتە خولانەوە خولەیتەوە بە ئاراستەیەکی پاشەکشە و تەڕاجع ینی بە ئاراستەیەک ئەڵێ بڵێ ئەمڕۆم باشتر بوو لە بڵێ دوێنێت باشتر بوو لەمڕۆ سبەی ئەمڕۆ باشترە لە سبەینێ ئەمە ینی ڕۆڕەوەکە ئابم فۆرمە ئەڕوە بۆیە خولانەوەکە بە ئاراستی تەڕاجعە سەرنجم لەسەر قسەیەکی بەڕێزت هەبوو ئەویش باسی ئەوت کرد کە پەرلەما خەڵکە لەجا پەرلەمانەوە نەشبێەوە هەموو شتێک ڕوا بڕێەوە پەرلەمان بە مەبەست شکێنراوە ناشیرن کراوە بۆ ئەگەر پەرلەمانێکی فعلیە بێ جەنابەت پیاوێکی یاساییت بێ ئەو پەرلەمانە چۆن بێ نانی کەم مەسەلە من ناڵێم بەراوردەکەین لەگەڵ سویسرا لەگەڵ بەریتانیا لەگەڵ فلان وڵاتێکی پێشکەوتووە لانی کەم لە شەرقی ئەوسەتا بەگەر بۆ ئێمەی هەرێمی کوردستان بۆ ئێمەی کورد ئەو پەرلەمانە ئەتوانێت چۆن بێ ئەگەر پەرلەمانێکی ئەکتیڤ بێ بەڵێ خۆی پرسیارێکی زۆر جوانە بە عەمدەن وا لەوە کراوە پەرلەمان بێ ئەرزش سیر کرێ بە عەمدەنەوە بە تایبەتی لەکەیەوە لەو کاتێک کە لەسەر یاسای سەرۆکایەتی هەرێم زۆرینەیەک لە خولی ڕابردوو دروست بوو بۆەوەی کە یاسای سەرۆکایەتی هەرێم گۆڕانکاری تا بکرێ و بخرێتەوە پەرلەمان و ئەوە لەو مۆزوعە زۆرینەیەک دروست بوو کە پارتی وەلاندرا لە دوای ئەوە بوو دەرگای پەرلەمان داخرا ڕێگری لە سەرۆکەکەی کرا بەوە شەوە نەوەستان کوالیتی و کوالیتیەکەی پەرلەمانتاریانە زۆر دابەزان هەندێک لەوە لەم کابینەی ئەم خولەی پەرلەمانیشە جۆرێک بەداوای لێبردن بۆ جۆرێک حساب بۆ پەرلەمان نەئەکرا کاروبارەکانی وەک پێویست لە وەڵامدانەوەی وەزیرەکان و وەڵامدانەوەی پرسیارەکانی پەرلەمانتارانە نەئەکرا ئەمە وای کرد ئەم تێڕوانیە دروست بێت ئەینا کاک زانێ بەڕێز خۆ ئێستا خەڵکێک هەڵێ کاکەوە چەندێکە پەرلەمان داخرا بە قەراری محکەمەی ئیتیحادی هیچ لە دۆخەکە خراپتر نەبووە بەڵام دۆخەکە خراپتر نەبووە تۆ مادەم تا ئەو کاتەی پەرلەمانت هەیە تا ئەو کاتەی سیستەمی ئێرە سیستەمێکی پەرلەمانیە بەشێکی لە دەوڵەتی عێراق دامەزراوەکانە هەیە لەنەوە دووە هەیە ئەم پەرلەمانە هەرەبێ هەبێ ئەی باشە ئەگەر هەر ئەبێ هەبێ بۆ ئێمە تەفعیلی نەکەین بۆ ئێمە بەهێزتری نەکەینەوە ئەماش بەهێزکردنەوەی ئەم بابەتە کاکزانە بەچی ئەبێ بەوەی کە هەم خەڵک ئەبێ هۆشیار بێت لە دەنگانیا بۆی کە کارکتەری باش بنێرێتەوێ کاکزانە بۆی کە ئێمەوە دوورکەوینەوە لە خەڵکی هەموو کەسێ مافی خۆیەتی ئەوە بکە بەڵام خەڵکی تیکتۆکچی و بەداخەوەم هەندێک خەڵکیان هێنایە پێشەوە لە بەتایبەتی لە بازنەی هەولێر و ئەم منتیقانە ئەگە سەرنج بە ئێستا مەوزوعەکە کەوتە مەترسیە و دەنگی بزانە دەنگی پارتی ئەوانە ئەبرا وردە و لە سەحب هەمویان کرا ئەها بۆی وێنەکە بزانی بەشێکی هێنانە پێشەوەی ئەم کارکتەرانە باوەڕ بۆ ناشینکردنی کاری پەرلەمانتاری ئەینا خەڵک مافی خۆیەتی وەڵا خۆی کاندی دەکا ئەوەکە بەڵام سەرنج بۆ تقریبا بۆ 100 کورسیە لە پەرلەمان نزیکی 1900 کەس خۆی کاندید کردووە بە حیزبەکان و بە ئەوەشەوە ئەم ڕقەمە زۆرە چکە بەشی زۆری لەوانەیە لەمە لە کاری پەرلەمانتاری هەر نەزانێت هەر نەزانێت لیژنەکانی پەرلەمان چۆنە چی ئەکا لەوە جامە بەسم چییە ئەمە دەنگدەر و خەڵک ڕۆڵی هەیە لەوەی کە خەڵکی باش بنێرێتە ئەوێ ئەو خەڵکیش باشی چوو ئەوێ دڵنیا بە قورس سنگ و قورسایی بۆ کاری پەرلەمانی ئەگەڕێتەوە بەڵام لە هەمووی گرنگترەوەیە لە 92 بە تایبەتی لە دوای 2016ەوە نایانێ پەرلەمان شوێنێک بێ مەرجعی یەکلاکردنەوەی پرسە چارە نووسازە باڵەکانی ئەم میلەتە بێ نایانەوێ بۆ ئیدامەدانی ئەو حکومە عورفی کە باسمان کرد مەسەلەن زۆرێک لەوەی تاکڕەویەکە بێ لە دەسەڵاتە جایەکی بێ پارتی بێ گۆڕان بێ زیاتر بۆ ئیدامەدانی بەشێکی تۆ ئەگەر پەرلەمانت نەبێ و مەرجعی باڵا بێ و
حکومت لە دەرەوەی ڕقابەوە و هیچ شتێکی ئەرکەکانی خۆی نەکاو ڕۆڵی منەظەماتی مجتەمەعی مەدەنی ئاوای لێ بێ و ئینتیخابات نەکەیت و وەزعی موچە چا نەکەیت و ئێوەڵایەوە نازانمە حکومەتە ئابەم فۆرمە کاکزانە هونەرمەندێکی جوان و باشمان هەیە کاڵێ ئەگەر لە تەمسیلەکانیشە باس دەکرێت هەڵێ ئەگەر حکومداری بەم جۆرە بێت لە دوای عەسرەوە 4 حکومەتی ئاوا ڕێبووین هەر بە فعلیش ئەگەر حکومداریەکەی ئێمە ئابەم فۆرمە سەیکەی کە خاڵی بێتەوە لە ئەرکە وەزیفەکانی لە چارەسەرکردنی قەیرانەکان لە ئەمنیەت لە خزمەتگوزاری وەڵی هەموو کەسێک ئابەم فۆرمە هەندێک جار لە شاشەی تەلەڤیزیۆنەکە ئاڵێ مەسەلەن بە زووترین کات لیستی موچە ڕاگەێنین هەواڵە بە زووترین کات بە زووترین کایسە وایە ئەڵێن ئەوە گەنجینە حازر بوو ئەو یا بەوە ئەوە وتیان یەکشەمە دەست بەجێ دەسەکەین بە ئەوە و یعنی سەواشی لات و هەندێک خەبەری ئەعلامی هەیە بۆ بە نوکتە بە تایبەتی جەنابتان کە شارەزای ئەعلامەوەن ئەمە هەر دامانڕاوە لە بەهای خەبەری ئەگەر وایە بە زووترین کات بڵاوەکەیت و هەر بڵاوی مەکەرەوە ینی ئەم شەڕە دەرونیە لەگەڵ فەرمانبەرانە بۆچی کاکزانە ئەمە جەنگی دەرونیە وەڵڵا جەنگی دەرونیە لەگەڵ فەرمانبەرانی خۆتە دەسەوەسانی لەوەی کە نازانی کەی موچێت نازانی چۆن دابەشەکەی نازانی ئەوەکەی ئەنجاش لەن چی کاکزانە وەڵا ئیتر ئەبێت کۆتایی بەوە بێت دابشکردنی موچە بێ بە خەبەری ئێستا لە دوای ئەو قسەیە کاک چۆمان جاران وتیان مەسەلەن جاران یەک ئێستا هەبوو یەک بەپەلە هەبووی وت سبەی وەزارەتی فڵان موچەت وەرەگرێت دابشکردنی موچە دەست پێکە ئێستا ئەڵێ بەپەلە ئێستا لیستی موچە نێررا دوای 2 هەفتە ئەڵێ تەدقیقەکەی تەواو بوو بەپەلە ئەڵێ پارەکە هات ئیتر ئەو ڕۆژە ئەگەر 100 کەس کوژرا بێ هەرچی بێ هەرمووی ئەڵێ تەواوە پارەکە گەیشت دوای 2 سیارە دوو سیاری قەپات دوای خەن ئەڵێ نەمە پارەکە گەیشت دەی 3-4 ڕۆژی پێچی ئەڵێ بە تەماین بەو نزیکانم قایمەکە ڕاگەی بۆ مەتەڵ وەڵڵاهی ئەمە شەرمەزاری ئەمە حکومڕانەکەی ئێمە کاکزان باش حکومڕانەکەی ئێمە کە وەڵڵا ئەمە تراژیدیایە ئەمە گریانیەوێ گریانێوێ تۆ ئابەم فۆرمە مامەڵە لەگەڵ سەر و ملیۆنێک کەس لە موچەخۆر و خانەنشینانە بکەی بە تایبەتی خانەنشینان و خەڵکانێکی زۆر لە لیڤڵێکی متەوەسطە بەم پارەیە ئەژین بەم پارەیە تۆ 6 ڕۆژە مەعاشنەیەوە پێیان 6 ڕۆژە مەعاشنەیە پێیان کە دڵی من ژانەکە بۆ ئەو دۆخە خۆ من لەوانەیە موچەخۆریش نەبم بەڵام کە سوکاری ئێمە هەمووی موچەخۆرە خوشکمان دایکمان ئامۆزامان کە سوکارمان دراوسێکەمان جیرانەکانمان ئەمە چۆنچۆنی حیاتی ئیدارە پێباب لەم دۆخە دارایە قورسەیە تۆ سوۆشیال میدیاکەیتەوە تەلەڤیزیۆنەکەیتەوە ئەوە لە بەخاوە لیژنەیەکاو ئەوە لیژنەکە ئاوای کرد ئەوە نەوەڵا ئەوە بڕیاریە سەرف کرد ینی دۆخێک دروست کراوە بۆ خەڵک ینی خەڵک دەرونی هیلاکە خەڵک ئابەم فۆرمە ئەنجا کە دەرونی ئاوا خەڵکی هیلاکەکەن ئەژەن سوپاسی خەڵکەکەین لە بەرامبەر خۆراگوێن با بە خەڵک سوپاسی ینی سوپاس بۆچی سوپاس ئەتوانێت بیباتە بازار 4 کیلۆ تەماتی پێ بکە ئەگەر بمانەوێ پەرلەمان بەس وەکو ئەوەی کە خەڵک ئەیڵێ وێنایەکیان لە دروست کردوکەوەی جەناب دوتت ئەو پەرلەمانە بەس بۆ ئەوە نەبێت کە بڵێ کاکەوە مەجموعەیەکی لەسەر دەوڵەمەند دەبێ و ئەوە مەجموعەیەک پارەی لێ پێیاکەن و بۆ دەوڵەمەند بۆ ئەو شتانەیە بزەبت ڕنگدانەوەی بۆ سەر ژیانی خەڵک هەبێ بۆ سەر ژیانی کۆمەڵایەتی دارایی سیاسی ئارامی دەرونی هەبێ ئەو پەرلەمانە بێ پەرلەمانێکی چۆن بێ بۆشتوانین دروستیکەین لەمان بۆ ناتوانین دروستیکەین بەدەست خۆمانە بەڵام ئیرادەی لایەنە سیاسیەکان بە تایبەتی ئیرادەی هێزی باڵادەست ینی شتێک کەمای نیگەرانێکی قوڵەوەیە کە پەرلەمانتاری تەنها بۆ خۆڵە دەوڵەمەندکردن قوتکەیتەوە ئەمە ینی وا هینیکەی ناوی کاندید و پەرلەمانتار هاو ئەو بڵێن ئەوەی تورەکەیکی هەڵگین کردو بەس بۆ دەوڵەمەنی ڕاستە موچە و ئیمتیازاتەکەی ئاوایە بەڵام پرسیارە گەورەکەوەیە کاکزانە لە وڵاتە هەر بە پارەی پەرلەمانتاری خەڵک دەوڵەمەنە بێ ئەی باشە ئەو بۆ باسی ئەو نەوتوشتە ناکەن ئەو بۆ باسی ئەو گەندەڵیانە لە وەزارەتەکانە ناکەن ینی من مەبەستم وەیە فۆکەسی خەڵک بە ئاڕاستێکی خراپە براوە ینی بەس پێیان وایە پەرلەمانتاری بەس بۆ دەوڵەمەند بوونە هیچی تریتیانە مەهامی تریتیانە بەڵام باشە کاکزانە ئێستا ئەم نەوتەی کە ئێستا بۆ بە بەڵا بۆ هەرێمی کوردستان وەڵا بۆ بە بەڵا بۆ عێراقیش ئەوە تا ئێستا لە تازەترینیان ئەڵێ کاکە پێمان ئەو نەش مەفرۆشن بەم جۆرە بەم قاچاق و ڕاوڕوتەی فرۆشن بۆرن با لە ڕێگەی سۆمۆ بفرۆشتێ نیسبەکەی دا ئابەزێنین پارەکە بە 600 ملیار بۆ هەرێمی کوردستان حسابەکەین بە 6 دلار حسابەکەین ئەمان هەر چووکە فێری ئەم قاچاق سێتی و دزی و پارە مفتە بوون کە ئەمە بۆ نمونەوە دوێنێ بە پێی تەقریرێکی ئەوەی کە دیوانی چاودێریەوە باس کراوە ئەڵەن بەرمیلی 20 دلار ئەمێنێتەوە بۆ هەرێمی کوردستان 20 دلار ئی باشە
ئەمە چیان دەستکەوتوم خەنجەریان لە کایەکە زانە یعنی ئەمە ئەم نەوتە مڵکی هەموو عێراق و هاوڵاتیانی هەرێمی کوردستان نییە ئەم مفتەخۆریە ئەم بەم شێوازە فرۆشتنی نەوت و ئابەم تەنکەر و ئابەم وازعە یعنی سەریشان لە عێراق تێگاوە کورە سەریان لە ئۆپیک تێگاوە سەریان لە بازاری نەوتی جیهان تێگاوە کە ئابەم فۆرمە فرۆشتێ بۆیە ئەوەی کەیتەوە سەر وەڵامی پرسیارەکەی بەڕێزێ بەڵێ ئەگەر ئیرادەیەکە بێ لەسەر ئاستی باڵا ئەتوانی خەڵکی معقول بنێریتەوە پەرلەمانە هاوڵاتیش ڕۆڵی هەبێلەوە و لەگەڵی شالیژنەکان کاری خۆیان کەن ئەگەر پەرلەمان هەبێ و کاری خۆی بکات بۆ نمونە کاکزانە قانونی موازنە دەرچێنێ حکومت مافی ئەوەی نییە بە ئارەزی خۆی مناقلات بەم پارەیە بکە و بێنێ و بیبا و وەزیرێک بە ئارەزی خۆی پرۆژەیەک دابینەکە و نایکاوە دەی ڕەحمی خوا لێرەوە خەڵک بنێرە تەکلیف لەم وەزیر کا و لەوەکە ئەو نەعەدالەتی جوگرافیە 6,000 ئاوی چەمچەماڵ ئەڵێ لەسەر فەرمانی ڕێزدار سەرۆکی حکومەت ئەنجومەنی وەزیران بڕیاردرا بەڵام لە داهاتی سلێمانی کاکزانە ئێستا لێرەوەی ئێمە ڕۆین بۆ کەلار وەڵڵاهی شەرمەکەی لەو ئیدارە و حکومڕانیە تاگەیتە پێش دەربەنی خان و تا دەربەنی خان تێپەڕێنی پرۆسەی خەڵکی دەربەنی خانکە لەسەر ئاوە بڵین ئاوەکەی لە چوار دەورێتی ئاو نییە بیخوا و کارەبای نییە ڕێگە و بانەکەی باشە ئەمە من مەبەسەکەم چییە کاکزانە قەزد لەوەیە کە بەم شێواز و بەم فۆرمە ئەگەر یاسای موازنەت هەبێ و ئەگەر بە عەدالەتی لە بەردەم ناو هۆڵی پەرلەمانە دابش کرێ وەڵڵا ئەمە نامێنێ ئەم فۆرمە نامێنێ بڕۆ بۆ کاروبارەکانی تر ئێستا کۆمەڵی قوانینت هەیە کاکزانەکە ئەگەر پەرلەمان نامێنێ لێرە ئەو قوانینی لە بەغا دەرەچێت بە باش و خراپی و تەسیری لەسەر هەرێمە بێ ئێستا بۆ نمونە مەشروعێک لە پەرلەمانی عێراقا خوێندنەوەیەکەی بۆ کراوە یاسای باری کەسێتی باش ئەم یاسایەگەر لە عێراق جێبەجێ بێت زۆر خەتەرە بۆ هەرێمی کوردستانیش کێ خەم لەمەخوا بۆ هەروە سەیری ئەم بابەتە نەکەین تۆ گەر پەرلەمانی کوردستانت نەبێ کاکزانە مقاوماتی سیستەمی فیدراڵەکە لەقەبێ ئەم هەرێمە کە بێتە ژێر پرسیاری گەورەوە ئەو مەترسیەکی هەیە کە ئاڵێن ئەم هەرێمە دوایی وەکو پارێزگا مامەڵی لەگەڵاکرێ هەرێم و قوارەکەی بە داسەڵاتەکانیەوە قوارەیەکی پارێزراوە ئەوەیە بۆیە پەرلەمان زەرورە ئەبێ هەبێ و ئێستا کۆمەڵی کاروباری ڕۆژانە هەیە کاکزانە بۆ نمونە لە سزنەکان بۆ نمونە بۆ خانەنشینان بۆ نمونە بۆ موچەخۆران زۆر پرسیتر ئەگەر بچیتە تەفاسیلاتەوە بۆ کاروباری وەزارەتەکان زۆر پرسیتر هەیە پێویستی بە هەموارکردنەوە یاسا هەیە زیاتر لەوەش ینی ئێستا تۆ بۆ نمونە من گریمان یەک دنیا پرسیارات وشتم هەیە لە وەزیری دارایی کە وەزیرەکەی خۆمانە نەوەڵا لە وەزیری ئاوادانکردنەوە نەوەڵا لە وەزیرەکانی یەکێتی نەوەڵا لە وەزیرەکانی پارتی لە جێگری سەرۆکی حکومەت کاکە لە سەرۆکی حکومەت من چۆنی پرسیاری لێ بکەم ئەی نابێ پەرلەمانتار ڕقیبێ بەسەر کاروبارەکانیانە بڵێ ئەلەما هەڵەت کرد ئەمە هۆکارەکەی چی ئەمە ئەوەیە ئێمە لە هەموو دنیا ئابم فۆرمەیە بۆ ئەگەر ئیرادەمان هەبێ و پەرلەمانەکە پەرلەمانێک بێکە سنگ و قورسایی بۆ بگەڕێنێتەوە لە هەموو بارێکیشا بوونی لە نەبوونی باشترە و بوونی لانی کەم لەو سەکەسە 30 بۆ 35 کەسی معقولی تیابێ شارەزا لە قانون لە ئیدارە لە حکومڕانی ڕۆڵە بێ لەسەر لیژنەکان ڕۆڵە بێ لە ئیدارەدانی و ئەو ئەزەمات و ئەو کێشانی لەوا دروستە بێ و بەم دۆخە نامێنێتەوە کە بکوژ و ببڕ دەسەڵاتی جێبەجێکردن بێ چونکە لەم هەرێمی کوردستانە هەر دەسەڵاتی جێبەجێکردن نییە وجودی هەبێ سوڵتەی قەزاییت هەیە سوڵتەی تەشریعیت هەیە حتا ئێستا ڕۆڵیش تقریبا بۆ سەرۆکایەتی هەرێمیش نەماوەتەوە کاکزانای بەڕێز بۆیە هەست ناکەی ئەوەش ئەو سەرۆکاتی پەرلەمان سەرۆکاتی هەرێمیش بێکار کراوە طبعا من عرضم کردی ینی کە تۆ ئێستا سنتەر و فۆکەس و لە هینەکە هەر حکومەتە لە حکومەتیش حکومەتێکی سێ طبعا ئەوە لە ڕابردووە زۆر قسەمان کرد وڵای ئەو نەمان وتووە کە لێنەوە جا ئەکسەر مویشیان گرژە بێ ئەڵێن کاکە ئەمە خۆیان لە حکومەتان ئەوەش ناڵێن لەم بەرنامەی جەناب تو لە زۆر شوێنی تریشە وتومانە ئەم کابینەی حکومەتە بە تایبەت 3 شخصی بەڕێز سەرۆکی حکومەت سەرۆکی دیوان وەزارەتی ناوخۆ ئیدارەی زۆر شتیان داوە کە ئەمە لاوازیە بۆ یەکێتی ئەمە ڕخنەیە بۆ گۆڕان ئەمە زۆرترین ڕخنە بووە کە لە ڕابردووە ڕۆبەڕووی ئێمەمانان کراوەتەوە ڕۆبەڕووی ستافی یەکێتی گۆڕان کراوەتەوە لەو کابینە لە کورساتی ئەزیزەوە قسەکەن بێ ڕاستی بڵێن دەیان جارێمە ڕاستیمان لەسەر دۆخەکەی خۆمان وتووە ئەم شتە نەبوو بەم فۆرمە بڕوە جا بۆیە ئومێد دەکەین ئەگەر بڕیار بە ئینتیخابات کرێ تا بەدبەختەکەش وایە سەر بێ بڵێن ئەگەر بڕیار هێشتا ئەوە هەیە ئەو قەلەقی هەیە وەڵی وەکو ڕووی قانونی و ئیداری و کۆمیسیۆن و شت هەر نەماوە بەڵام ئێستاش کە ئەچیتە دیداری تەلەڤیزیۆنی ئێستا کۆڕ و کۆبوونەوەکان ئەڵێن پێتان وایە لە 20دا انتخاباتەکرێ سەی زهنی خەڵک زۆر دواخراوە بۆیە زهنی خەڵکیان بە چ ئاڕاستی لە دەرونی هەیە بەڵێ بۆیە بەڵام بەوەشەوە انتخاباتەکە ضرورە ئەبێ بکرێ بۆ ئەوەی
ستافی تازەی ئەنجومەنی وەزیران ستافی تازەی دەسەڵاتی جێبەجێکردن کاری پەرلەمانی جۆرێ لە نوێبوونەوە بدرێتەوە بە دامەزراوەکان ئەم دۆخە چقی بەستۆ کاکزانە کە چقی بەستۆ تۆ پێویستی بۆیە دەلاقەکەی تۆ بۆی بڕوە ڕێڕەوی حکومڕانی لەسەر شخصێک و حزبێک ناوەسێ کاکزانە وەستانویانە ئێستا وەستانویانە لەسەر لە پێناوی حزب و لە پێناوی شخصا ڕێڕەوی حکومڕانی ڕێڕەوی سیاسی ڕێڕەوی ئیداری هەمی وەستێنراوە وەستانرێراوە ئەتەوێت چارەنووسی ئەم میلەتەش ڕۆبەڕووی مەترسی نەبێتەوە وڵا بێگومان مەترسێ بێتەوە هیچ چارێکمان نییە ئینتیخابات ئەبێ بکرێ نایکەی ڕۆبەڕووی مەترسیە بیتەوە باشە بە ئەو دیوی وەربگرین کە نەکرێت چیە ڕوئەدا کاکە چۆمان یعنی کە نەکرێت بۆن مناخواانە خواستە بار دیوێک بە هەڵبژاردن هەرێمی کوردستان ئەنجام نەدرێ جا ئەوە ئەڵێن پرسیارێکی نیگەش بۆەوەێنەوە ئەڵەن کاکە خۆ ئەوە چەند جار تاخیر بووە و هیچ شتێک ئەمە جارەکانی تر توانرێت بەڕێکی بۆ بهێنرێت بەڵام ئێستش کە تۆ ئینتیخابات ناکەی بەڵام ئەوە ڕاز نییە کاکزانە ئینتیخاباتمان نەکرد پەرلەمان نەما انتخاباتمان دواخست لە کوردستانە پەرلەمان هەیە انتخاباتمان نەکرد ئەنجومەنی پارێزگا نەما هەیە نییە ئیشی کووە نە ئەندامی هەیە و نەکۆشە بێتەوە انتخاباتمان نەکرد حکوومەتمان کرد بە کاربڕێکرد نایکەی لە بیستیدەیە شەرعێتی دامەزراوەکانێ ناکەوێتە ژێر پرسیارە و نامێنێ هیچ شەرعێتێکی نامێنێ یەیتە سەر حکوومەتی کاربڕێکەر بۆ چەندێکە کاکزانە ئەی دەسەڵاتەکانی چییە ئێستا ئەچێ بە ئارەزوی خۆی لەگەڵ حکوومەتی بەغاڕێکەوێ ئەگە داوای لە محکەمەی اتحادی تۆمارکرابوویتی ئەوە لە قاڵبیانە کە پێشبینی کراوی شەگەر نەکرێ باشە ئێتی ومایەوە حکوومەتی لە قاڵب درێ و پەرلەمانە نەبێ و ئەنجومەنی پارێزگا و نەبێ و دوور نییە تر جارێکی انتخابات هەر نەکرێتەوە لەم هەرێمە دوایی بگەڕێنەوە بۆ سەردەمی کە باس دەکرێڵن هەرێمەک و پارێزگا مامەڵی لەگەڵا بکرێ ئەی بەرهەمی خوێنی شەهیدان و ئەو هەموو هەوڵەی درا بۆ ئەم هەرێمە و ئەی بەڕەحمەت بێ مام جەلال و کاک نەوشیروان و کاک مەسعودیش لە پێکێنانەوەی حکوومەتی تازە عێراقا ڕەنجیان بەباچوو ئەم خەڵکەم هەموو خەڵکە ڕەنجی بەباچوو یعنی ئێمە قوربانی درا کیمیاباران کرا خەڵک کە سوکاری ئێمە کیمیاباران و قوربانی و ئەنفال و شەهیدبوون و ئەوە بۆ ئەو مامە بگەڕێنەوە بۆ نقطەی ڕابردوو بۆ ئەوەی کە وەکو پارێزگا ئێمە لە خەونی دروستبوونی دەوڵەتەوە بینە سەرەوەی وەکو پارێزگا حزبێک بچووکەوێتەوە لە خەونی دروستبوونی دەوڵەتەوە کە من پێم وایە خەونەش بۆ هەندێک خەڵک بە من ناوم ناوە فشە قەومی ئەوە فرۆشتنەوەی مزایادەی فشە قەومیە بەسەر لایەنەکانی ترە چونکە جوڵەکان باڕاستی دروستکردنی دەوڵەت نییە ئەوە تا ئێمە کاک زانای بەڕێز دوو شت سەریم هەرێمی خوار بە تایبەتی ئابووری سربەخۆ ینی هەوڵدان بۆ سربەخۆی ئابووری هەوڵدان بۆ سربەخۆی سیاسی هیچی زەمینی لەبار نەبوو بۆ ئەم دوو ئاراستەیە کە ئێوە تا بینی ئەوە ئابووری سربەخۆکەمان ئاوایە ئەوە بینی ئێستا وەزعی نەوت و وەزعی موچەخۆر و وەزعیەوە مەوزوعی سیاسیشمان لە پاش ڕیفراندۆمەوە ببینە چیمان بەسەر هاو لە سا پەنجاوێکی خاکی هەرێمی کوردستان لە دەزرا ببینە لەسەر ئاستی مەحافلی نێودەوڵەتی لە چ پاشەکشەیەکی عەجیبین ئەو خەمخۆری و ئەو پشتیوانی و ئەو داعمە گەورەی کە لە دوای شەڕی داعشەوە بۆ هەرێمی کوردستان هەبوو ببینە بە یەک جۆڵە قەڵب کرایە بەسەر هەرێمی کوردستانە بۆ باشە لەوێوە لە دروستبوونی خەونی دروستبوونی دەوڵەتی کوردی نەوەڵا لەو پێگە بەهێزی کە هەرێمی کوردستان هەیە وەکو هەرێمێکە زۆر بکات شانبەشانی عێراق ڕۆی لە مەحافل لە دەولی دیبلۆماسیەکانە بینە سەر ئەوەی خاتوتەی سامی ئەدەی پارە ئەنێرێ و ناینێرێ خەڵک زانێت چی شەکە ئەرە وەڵای ئێستا زانێت حیاتی کۆمەڵایەتەکەی چییە زەواجی کردووە مناڵی هەیە یعنی سەد دۆخەکە وای لێ هاتووە بەدبەختیان لە عەمرێ بابێتەوە خەریکی عەمرەیە بێگومان ئیسا وای لێ هاتووە ئەم فەرمانبەر و موچەخۆر و هاوڵاتیە بەدبەخت و ڕەش و ڕوت و بێپشت و پەنای هەرێمی کوردستان ئاگای لەبێ ئاگای لە حاڵی کۆمەڵایەتی و ژیانی تایبەتی خاتوتەی سامیش بێ بزانین ئاخۆ دوعای بۆ بکەین هەندێک شتێ دڵی نەرم بێت و بابم هەرێمە فەوتە ئابم فۆرمە بۆیە بەشێکی لاوازبوون و بڵین پوکانەوەی مقاومات ئەساسیەکانی ئەم هەرێمی کوردستانە باشە کێ لێ پەرپرسە کاکزانە بۆ ئەم هەرێمی کوردستانە ئێستا چی ئەبێ باجی ڕیفراندۆم بە چی ئەبێ باجی ئابووری سربەخۆ ئەرێ چی ئەبێ مەسئولیت بگرێتە ئەستۆ هەمووی وەکو بەرزەکی بانان لێ دەرێت هەر بەجددی تۆ مەسەل ئێستا وا دەرەکەوێت کە ئەیلانە نێودەوڵەتیەکانیش وەک ئەو باەخەی جاران سەیری هەرێمی کوردستان ناکەن ئەگەر دۆخەکە بەم شێوە بڕات هەست ناکەی بێ باەختریش بەخوا هەندێک خەڵکێ لەو برادەرانە ئەڵەن چی وڵا پشتیوانەکە زۆر باشە عیبی نییە ئاخر پشتیوانە خۆی کە مناقەشەشیان دەکەڵی پێمان بڵێ لەکوێ پشتیوانەکە باشە هەرچەند الحەق ئێمە بەداخەوە ئەو پشتیوانی دەوڵەتیە بۆ هەرێمی کوردستان بۆ دروستبوونی قەوارەکەی لە 92ەوە بۆ 2003 بۆ 2000 ینی بۆ هەموو مەحافیلەکان ئەمریکا و وڵاتانی دنیا
بۆ ئێمە زۆر گەورە بوون بە ئێسەشەوە باوەڕکە بە ئێسەشەوە ئەو پشتیوانی دەوڵەتە نەبێ گورگان خواردمانەکەن کو ئەمە چکە تۆ بەهێز لی نابیتەوە بە هەندێک شتێ ناتوانیانێ ئەوە بکەیت بۆیە ئەو پشتیوانی دەوڵەتە لە دوای شەڕی داعشەوە کە لە ترۆپکا بوو لە ئاسمانە بوو ئەو نەبەرز بوو ببینە ئێستا چۆن قەڵەبەوەتەوە چەند سەرکردەی جیهانیە بۆ ئێرە ئەی ئەوەی ئەچێ بۆ بەخایە بۆ ئێرە ئەی چۆنی مامەڵاکە ئەی پشتیوانی دارایی و نێودەوڵەتیەکانی بە چ ئاراستەیەکە لەمە چارەسەرکردنی کێشەی موچەیە ئەرێ چەند کەس قسەی خێرمان بۆکە چەند کەس فشار لە بەغاکە بڵێ کاکەوە خۆ ئەگەر خەڵەکە لە حکوومەتی شۆ بێت بۆ سزای موچە خۆران و خانەنشینانێ ینی مەبەستەکەمەوەیە پشتیوانەکەش لە قولاواز بووە ئێستش ئەڵێ تۆ سەرنج بە کاکزانە ئەڵێ هێزی پێشمەرکە یەخەنەوە گویان پێناین پارە دەهاتێ پارە مانگەنە نزیکی 30 میلیارد دلار دەهاتێ بۆ یەخستنەوە هێزی پێشمەرکە بە قسەی ناکەی ئەڵێ احترامی مافی مرۆڤ گرە و ئازادیەکان پێشەلمەکە لە کۆمنت دەسەر کۆمنووسینە یەک مەجموعە خەڵکەکەی تەژوورەوە ئەڵێ بۆ نمونە ئەڵێ انتخابات لە کاتی خۆیاکە 5,000 تاخیرەکەی ئەوەی کە تۆ پێت ئەڵێ وەکو تێڕوانینی خۆی و بۆ ئەوەی کە جۆرە لە پشتیوانی هەبێ تۆ عکسەکەیەکەی ئەشتێ پشتیوانی وکە ئێوەڵام ئەگەر مەساڵیحی خۆیە بە لێرە بێ و ئیدارەی هەنێشتکە کە ئاوایە ئەینا پشتیوانی تۆ ناکا بۆ فۆرمە هیچ مەجبوریش نییە پشتیوانی کە چەند تێڕوانینێکی شەیە پێی وایە ئەم وڵاتە دزلهێزانە ئەم وڵاتە بە حساب دیموکراتیانە کە لێرن بەشێکی بۆ ئیدارەدانە بەشێکی ئەوەی کە سڵت هێزیان لایە تعاملیان لەگەڵاکەن ئەوە ناک هەوڵی ڕاستەقینە نایەن بە ئاڕاستی چاکردنی دۆخەکە ئەم قسەیەش لەسەر ئەم هینە هەیە لەسەر پشتیوانی دەوڵەتی هەیە بەڵام سەرباری ئەم قسەیەش پشتبوونی پشتیوانی نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان یەکجار گەورەیە بۆ پاراستنی سنوورەکانی بۆ پاراستنی قەوارەکەی بۆ زۆر شت ئەم بابەتە زۆر گرنگە چۆ ئێمە بەوەمان لە یاد نەچێ بابەتی لە شەڕی داعشە والله هاوپەیمانەتی نێودەوڵەتی زۆر کاک چۆمان داعش پێشبینی نەکرا بووانێ پێشبینی نەکرا لەپڕ بەیانێک هەستاینەوە و دەوروبەری مووسڵ داعش گەیشتە ئەوێ و دوزارتیانەوە وڵات بێ بە دراوسەی ئێمە و کوڕی باشنەوەنێ بەڵێ وایە دوای من تووشی ئەو بووین ئەگەر هاو فەزلی خوای گەورەوە پەیمانی و دەوڵەتی و قارەمانی پێشمەرگەنە بە خۆ هەموو شتێکمان لە دەستدا بوو بەم شەق و شەڕیە بەم حاڵەوە ڕوبەڕووی نەکسێکی وها ببینەوە یان حاڵەتێکی وها ببینەوە بێت ئەبێ بەرگەی چی بگری بەڕاست خۆی خەمە گەورەکە لەوە ئێمە کە باسی یەگرتنی هێزی پێشمەرگە و سوپایەکی نیشتیمانیەکەین بۆ ئەو حاڵەتانەیە کە ئەگەر مەترسیەک بێتە سەر هەرێم هەرێم بپارێزێت دوور لە تێڕوانینی حیزبی ئێمە ئەمەش ناکەین ئەگەر حاڵەتەکەش هێتە سەر ئەو بابەتانە ئەم ناوچەی ئەکوڵی کاکزانە ئەم ناوچەی ئەکوڵی ینی ئێمەمانە لەوانەیە زۆر شارەزای پەیوەندی نێودەوڵەتی نەبین بەڵام کەسەی شەڕی غەزە و ئیسرائیل و رووسیا و ئۆکرانیا و هەندێک معادلاتی ئێرەکەی ئەم منتیقە ئەکوڵێ ئەتوانین بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە باهۆزێکە لە تەشکیلی تازایە کە ئەمە وەزعەتی تۆ چۆنچۆنی بۆ پێشهاتەکان خۆت حازرەکەی بە تایبەتی بۆ پێشهاتە چاوەڕوان کراوەکان بۆ نمونە لە داعشەوە تا ئێستا شەوتێ داعش مەترسیە حزوری هەیەەوە تا هەفتەی ڕابردوو لە گەرمیان و لەو منتیقانە پێشمەرگە ئێمە شەهید کراوە جا مەبەستەکە چییە؟ مەبەستەکە ئەوەیە ئەم مەترسیە ئەمنیانە شەیە بەم فۆرمە تۆ ئەتەوێ ڕوبەڕووی بیتەوە ئاوەڕ بەرەوە بۆ 2015 هزار جار دەستی ماندووبوونی پێشمەرگە و پێشمەرگەکان نەگوشین کە جوامێرانە ئەو هەموو قوربانیش دراوە بەڵام وەڵی پشتیوانی نێودەوڵەتی نەبووە زۆر شت نەکرا ئەو تەیارە و تانک و هەندێک ئەجهیزەی ئەوە نەبووە نەکرا سەرباری ئەوەش کاکزانەی بەڕێ ئێستا شەڕی دەسەویەخەش زۆر نەماوە شەڕی ڕۆکێت و درۆنە تۆ چۆنی خۆتە پارێزی ئەی پێویستە بە سیستەمی بەرگری نییە پێویستە بە هەندێک شت نییە ئەی ئەمە چۆن پیاکەی تازە درۆنێک داخەڵی کەرکووک بووە خێرە سیستەم بەرگریەکەی خستی خوارد بەڵێ جا من بەبەسم چییە ئەی تۆ ئەی کێ لە خەمی ئەمایە کێ خەمی ئەم بابە جۆرە ئەسلیحە و من بەریەکەوتنە سەربازیانەیەەکە چکە خۆت لەو کاتەشە هەندێک جوڵە هەبوو لەلایەن داعشەوە بە ئاسانی سەیتەرە نەکرات تەیارات و ئەو بابەتانی کە بابەتی عسکەری لەوانە ئیشی ئێمەمانە نەبێت بەڵام کەیتە سەر مەترسیەکە وەکو تەحلیلی سیاسی تۆ ئێستا هەندێک شەڕی درۆنە شەڕی ڕۆکێتە شەڕی تیارەی بێفڕۆکەوانە فڕۆکەی بێفڕۆکەوانە چۆنی مامەڵ لەگەڵم پرساکەی چۆن سیستەمی بەرگری بۆ هەرێم پیاکەی سیستەمی بەرگری بۆ مەناتیقی خۆت نا بۆ هەرێم و بۆ دامەزراوەکانی بۆ ئەوە چۆن مامەڵ لەگەڵەوەکەی ئەمە پێویستی بە عقلی حکمڕانەیە پێویستی بە عقلی گەورە هەیە خەمخۆری ئەم نیشتیمانە بێ پێویستی بە عقلێک نییە خۆی بە میوان لەم هەرێما بزانێ هەر مەترسیەک بوو جانتا دۆلارەکانی هەندێکی بردوتە دەرەوە زۆری بردووە جانتاکەی هەڵگرێ سواری تایارە خاصەکانی بێ بەم عقلێتە پارێمی کوردستان و مەترسیەکان ناپارێزێ بەڕاستی کاکزانە
بەدەرلەوە مەسەلەی هاتنی سوپای تورکیا و باسی درۆنت کرد لێدان لە ناو جیاجیەکان و شەیدکردنی ڕۆژنامەنووس ئەمەش دەردێکی تری کوشندەی یەکێکی ترە لە بەڵا گەورەکانیم هەرێمە ئێمە لە زۆر شتا بێساحەبین بەداخەوە زۆر شتا ئاسایشی نیشتیمانی ئێمە پێشێلەکرێ بەڵام تۆ لە ناو سلێمانیە لەسەر ڕێگەی سەیسایەقا بە و فۆرما دوو ڕۆژنامەنووس ئابە فۆرمە شەید بکرێت خەڵکی تر بردومان ئابە و جۆرە ئەرکی کێیە تەداعیات و هەندێک هەوڵ با بۆ ئەم بابەتە ئەی حکوومەتی هەرێم لەکوێ معادلەیە کاکزانە ئەی نوێنەرەکانی ئەمە لە بەخا لەکوێ معادلان چی ئەبێ خەمی ئەمە بخوا کاکە ئەوەش واز لێ بێنە مەتاری سلێمانی چەندێکە داخراوە کاکزانە میوانیان نییە کەس عیلاقەی بە مۆزوعۆ نییە لە پەیوەندی نێوان سلێمانی و توریشایە باش ئەو مەتارە خۆل خزمەتی خەڵکەکە خزمەتی منەکە خزمەتی ئەو خەڵک جا مەبەست چییە ئەم ئاسایشی نیشتیمانی ئابم فۆرمە کە ئاوا پێشێ لەکرێت درۆنیێت و ئەڕوا تەراتێنێتی ئەبێ کێ خەمی بخوات حکوومەتی هەرێم نایکەیت ئەی نوێنەرەکانمان لە بەغا ئەی وەزیرەکانمان ئەمە بە بەیاننامەی حزبی حەل ناکرێت کاکزانە تۆ چۆن عیلاقاتە بە حزبیش و عیلاقاتە حکومڕانیەکەت وەزیر سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگیری سەرۆکی حکومەت بڕۆ بۆ وەزیرەکان بڕۆ بۆ سەرۆکی کۆمار بڕۆ جێگیری سەرۆکی حکومەت پەرلەمان ئەم منزومە گەورە لەشکرە گەورەی پەرلەمانی لە عێراق هەیە کورد لەوێ هەیەی نوێنەرەکانمان چی بۆ ئەم بابەتە کردووە کاکسۆ مناڵێن مەلەفەکان ئەوەندە ئاڵۆزەکەی چ ئێوێ لێ وەربێتەوە سەری لێ شێوێ مەسەلەن وات تێک چڕژاوە مەسەلەن لە مەسەلەی گرێبەستەنەوتیەکان بەڵێ سەری لێ دەرناکە جاوا گەرەچیتەوە بە گرێبەستەنەوتیەکانە وتمان ئەبێ کێ بەڵای طبعا ئابووری سەربەخۆ درۆکی زۆر گەورە بوو کە خەڵکێکی زۆریشمان ینی هینیان لێکرا یەخوا کران بەلا ڕێابران ئێستا تۆ چی لەو گرێبەستانە بینی کاکزانە باوەڕکە فەزاحەتی وایتایە یعنی ئەوەندە بێویژدانە نەکردویانە یعنی معقولە بۆریی خۆتە بۆری تۆ بۆریەکە بە کۆمپانیاک فرۆشی دوایی بەکرێت داتێ ئەمە مەحزەلێ ئەمە چی ئەمە ناوی ئەنەی بۆی ئەڵێ لە بەغداش کە تەوێ چێگەوێت سۆزانەیشی لەسەر بکە وەکو چی وایە وەکو بڵێن تۆ شتێکە بەدەستەوەی پەڕۆی شتێک ئەتەوێت ئەم پەڕۆیە چۆنی بیپارێزی کە دەستی بۆ بێمی ڕزیوە جا ئەمەش ئەگەر ئەچی دەست بۆ چاکردنی گرێبەستەنەوتیەکان بی ئەو نەفەزاحەتی تایە ناتوانانی حەلی بکەی یان ئیرادەیەک نییە بۆ حەلکردنی ئەوە تا چەندێک ئایانەوەگرێ ئەم مەوزوعی نەوتە حەلکەن کاک زانای بەڕێز گرێبەستەنەوتیەکان بۆ حەل نابێ ئەوە پەیوەندی بە نسووس و بەندانەوە هەیە کە لە گرێبەستەکانە هەیە کە فەزاحەتی گەورەی هێناوە بۆ هەرێمی کوردستان کە نەوتی کرد بە عیلەت بۆ هەرێمی کوردستان ئەینا کۆتاشت کاکزانە وەڵڵا خەڵک حەقە ئەوانەی کە بە دوای ئەم مەوزوعا ڕۆشن و دەواازیان کردەوە حەق ئیعدام کردێن ئەوەش واز لێ بێنە معقولە سادەترین نمونە خەڵک ئەماڵێ ئەڵێ تۆ نەوتی فرۆشتووە ئێستا چەندی قەرزاری 31 میلیارد جارێ هەر نازانین قەرز و شتەکە چۆنیە ڕاست واز لەوە بێنە بەشێکی هیموچە خۆر و پاشەکەوتوانەیە باشە ئێمە گەر نوتمان بکراونە قەرزار نەوەڵا ئەوەش واز لێ بێنە هەر ئەومان فرۆشتای ئەو هەر بە مەمەرکانە و بە دەبۆ بە ئەوە ئەمە چ حکومڕانیەکە یعنی دەبێتە سەر ئەوە نەوت چەند ساڵ لە 2014ەوە تۆ ئەوە ئەکەی دەیفرۆشی ئێستا بڵێ وەڵام من قەرزاری نەوتم ئەم نەوتە بەم فۆرمەش ببینە بەغاش سەری لێ تێکچووە پەرلەمانتارەکانی خۆشمان سەریان لێ تێکچووە ئەم مەوزوعە بووە بە عایقێکی گەورە چکە حەق و مافی کۆمپانیا ئەجنەبیەکانی تیاویش مافی خۆی هەڵە من گرێبەستم لەگەڵ کۆمەڵە دز و گەندەڵە گرێبەستم کردووە ئەوان باکیان بە سەروەتی ئەم وڵاتە نەبووە ئەوە تا ئێستا هەر ئەیبەن و هێن چارەسەر ناکرێت چارەسەری چی ناکەن دەواازەی تریان دۆزیوە تۆ کاکزانە ئێستا دەواازەکە زۆر باشترە لەوەی ڕابردوو چکە لە ڕابردووە مانزانی 500 ملیار داهاتی نەوتە بە نمونە ئەوە لە 150 داهاتی نەوت و باقەکەی بۆ ئەوە ڕوا ئێستا پێمان بڵم بە تەنکەری فرۆشن چەنە بەچی ئەو فرۆشتێ پارەکەی چێ بۆ کوێ چۆن دابەشەکرێ مەگەر ئەو خۆی بزانێت زۆر سپاس بۆ بەڕێز شۆمان محەممەد دەپسرای ژووری یاسای بزوتنەوەی بەڕێز بۆ کورساتی ئەزیزی سپاس بۆ بەڕێستان سپاس بە هیوایەوەین کە دۆخەکە بەرە و باشتر هەنگاو بنێت سڵاخۆ هەر لە هیوان نییە ڕاستیشی بۆ بکرێت هەبێ هەوڵی زدیشی بۆ بشتیوان بەخوای گەورە ئینشاءالله بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆرامایی ئەم شەومان پێشکەشکردن ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.